مەرجەگشتیەکانی وەرگرتن بڕگەی دووەم بریتیە لە ئەو قوتابی خوێندکاری وەردەگیرێت پێویستە ئەم مەرجانەی هەبێت. خاڵی یەکەم خاوەنی ڕێگەزنامەی عێراقی بێت و بۆ ئەو قوتابیانی کە عێراقی نین پێویستە کارتی نیشتە جێبوونی هەرێمیان هەبێت. مەبەستمان لەم خاڵە چییە؟ بریتیە لەوەی پێویستە هەر قوتابیەک ڕێگەزنامەی عێراقی هەبێت، واتە جنسیەی عێراقی، ئەو کەسانەی کە دانیشتووی هەرێمی کوردستانن. بەڵام خاوەنی ڕێگەزنامەی عێراقی نین پێویستە کارتی نیشتە جێبوونیان هەبێت، واتە ئەبێت ڕێپێدراو بن کە لە هەرێمی کوردستاندا خوێندن و کایەکانی ژیانیان جێبەجێ بکەن. خاڵی دووەم دەرچووی ئامادەیەکانی سەر بە وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان و بڕوانامەی پەسەند کرابێت لەلایەن بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی پارێزگاکەیەوە. مەبەستی ئەمەش لەم خاڵە پێویستە ئەو قوتابی خوێندکارە بڕوانامەکەی لە هەرێمی کوردستان بەدەستهێنابێت، واتە لە سنووری هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان بێت. شارەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ناتوانن بەم سیستەمە پێشکەشی خوێندن و وەرگرتن لە زانکۆ پەیمانگاکان بکەن. خاڵی سێەم لە پشکنینی پزیشکی دەرچوو بێت بە پێی ئەو مەرجە تایبەتیانەی بۆ هەر خوێندنێک دیاری کراوە، واتە ئەو پشکنینانەی کە تایبەت کراون بە هەر خوێندنێک، وەکو پشکنینی چاو، جۆری خوێن یا هەر پشکنینێکی تر بۆ قوتابی خوێندکار دیاری کراوە بۆ بەشەکەی پێویستە ئەنجامی بدات وە سەرکەوتوو بێت تێدا، چونکە هەندێک قوتابی هەیە کێشەی ڕەنگبینینی هەیە، واتە ڕەنگەکان جیاوازە بینێت، ئەوەش بۆ هەندێک بەش ڕێپێدراو نییە، بۆیە گرینگە ئەم پشکنینانە هەمووی بکرێ و هەروەها پەسەند کراو بێت لەلایەن نەخۆشخانەکانەوە. بۆ تێگەیشتن لە مەرجەگشتیەکانی وەرگرتن لەگەڵمان بن، بینەری ڤیدیۆکانمان بن تا کۆتایی، بۆیە لایک و سەبسکرایبمان بکەن. خاڵی چوارەم تەمەنی لە 30 ساڵ زیاتر نەبێت بۆ خوێندنی بەیانیان جگە لە کۆلێژ و بەشەکانی پەروەردەی وەرزش، کە نابێت قوتابی تەمەنی لە 25 ساڵ زیاتر بێت. ئەو قوتابی خوێندکارەی تێکڕای نمرەی پۆلی 12 لە 180 بەسەرەوەیە ڕەچاوی مەرجی تەمەنی بۆ ناکرێت و ئەم مەرجە ئامادەی پیشەیەکانیش دەگرێتەوە جگە لە کۆلێژ و بەشەکانی پەروەردەی وەرزش. مەبەستمان لەم خاڵە هەر قوتابی خوێندکارێک پێویستە تەمەنی لە 30 ساڵ تێ نەپەڕی بێت بۆ ئەوەی وەربگیرێت لە کۆلێژ و پەیمانگاکان. ئەم خاڵە پەروەردەی وەرزش ناگرێتەوە، بەڵکو ئەوانەی لە پەروەردەی وەرزش وەردەگیرێن پێویستە تەمەنیان لە 25 ساڵ زیاتر نەبێت. لێرەیە دوو کەوانەی بچووک خوا لە بینی دوو کەوانە. ئەلبەتە زۆربەی ئەوانەی ئێمە بەتایبەت ئافرەتەکانمان قەت تەمەنی ڕاستەقینەی خۆیان ناڵێن، یان 13 یان 14. داپیری ئەو بە ڕێزەی پشتی کامیرە کە لە بەرامبەرما دانیشتەوە پێم پێکەنێت، هەتا مردی شەرەی و 14 ساڵم. بەڵام بەداخەوە لێرەیە پێویستە تەمەنی ڕاستەقینەی خۆتان دیاری بکەن، ئاگادار بن کەوانەکە لێرە داخینەوە. دوو کەوانە بۆ ئەو بەڕێزانەی کە نمرەکانیان لەسەروی 80ەیە مەرجی تەمەن ناهێنگرێتەوە، بەڵکو لە هەر تەمەنێکا بن ئەتوانن ئەو بەشانە پڕ بکەنەوە. ئەم خاڵە بەشەکانی ئامادە پیشەکانیش دەگرێتەوە بە هەمان شێوە بەدەر لە بەشەکان و کۆلێژەکانی پەروەردەی وەرزش. خاڵی پێنجەم دەرچوانی خوێندنی کوردی لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم لەلایەن لیژنەی تایبەت لە وەزارەت بە هەماهەنگی زانکۆ بە پێی شایستەبوونیان سەیری داواکاریەکانیان دەکرێت. مەز لەم خاڵە ئەو بە ڕێزان ناگرێتەوە کە ئەکەونە دەرەوەی سنووری هەرێمی کوردستان، واتە لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم وەکو کەرکووک، مەخموور یا شوێنەکانی تر. ئەم بە ڕێزانە ئەتوانن بە پێی فۆرمێک داواکاری پێشکەش بە زانکۆ پەیمانگاکانی هەرێم بکەن و لەلایەن لیژنەیەکی تایبەتەوە لە وەزارەتی خوێندنی باڵا هەڵدەسن بە هەماهەنگیکردن بۆ ئەوەی
سەیری داواکانیان بکرێت و پێشکەش بە زانکۆ و پەیمانگاکان بکرێت بۆ وەرگرتنیان ئەگەر توانای وەرگرتنیان هەبێت. خاڵی شەشەم سەبارەت بە وەرگرتنی قوتابیان خوێندکارانی قوتابخانە نێودەوڵەتیەکانی هەرێمی کوردستان کار بە ڕێنمایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران دەکرێت. مەبەست لەم خاڵە ئەو قوتابیانەی لە قوتابخانە نێودەوڵەتیەکان دەرئەچن بەڵام لە هەرێمی کوردستانە ئەوە کارەکرێت بە ڕێنمایەکانی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بۆ جێبەجێکردنیان بۆ ئەوەی بەپێی بڕیار و ڕێنمایەکی تایبەت کارەکەن و ڕێنمایەکان ساڵانە دەرەچێت بۆ ئەوەی بتوانن درێژە بە خوێندن بدەن لە کۆلێژ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان. بەرگەی سێم مەرجەگشتیەکانی وەرگرتن لە زانکۆ پەیمانگاکانی هەرێم. وەرگرتنی دەرچوانی لقی زانستی و وێژەیی لە زانکۆکانی هەرێم. خاڵی یەکەم دەرچوانی پۆلی 12 ئامادەیی بەشی زانستی بۆ پێشکەشکردنی داواکاری وەرگرتن لە کۆلێژ و بەشەکانی کۆمەڵەی پزیشکی ئەندازیاری زانست دەتوانن تەنها نمرەی وانە پەیوەندیدارەکان فیزیا، کیمیا، بیرکاری، زیندەوەرزانی، زمانی ئینگلیزی ئەژمار بکەن. ئەژمارکردنی نمرەی وانەکانی تر ئارەزومەندانە دەبێت بە مەرجێک پێشکەشکار لە سەرجەموانەکان دەرچوو بێت. مەبەست لەم خاڵە ئەو بەڕێزانەی لە بەشی وێژەین ئەتوانن بۆ بەشەکانی پزیشکی، ئەندازیاری، کۆلێژی زانست تەنها وانە پەیوەندیدارەکان کە بریتین لە ئەو بابەتانەی خوێنمانەوە واتە ئەتوانن بابەتەکانی کوردی، عەرەبی، ئاین تەرێک بکەن بە شێوازێک تەنها ئەو پێنجدانەیە ئەژمار بکرێ بۆیان. ئەم بابەتە لە ناو دوو کەوانەی بچووکە بۆ تەمەڵەکان زۆر باشن. بە تایبەتی ئەوانەی زمانی عەرەبیان باش نییە هەر بێن خۆشمان بێ کوردیەکەی خۆشمان زۆر ئاسان نییە دەرەجە هاتنەوە تۆزە گرانەتیایە. بۆیە ئاسانکاریەکی باشە لێرەیە ئەم دوو بابەتە ئەژمار نەکرێت. مەرجێکی تری ئەم بابەتە بریتیە لەوەی لە کاتێکە ئەم ئەژمارکردنە ئەکرێت واتە تەنها 5 بابەت ئەژمارەکرێت ئەگەر ئەو قوتابیە لە هەموو وانەکان دەرچوو بێت واتە لە هیچ وانەیەک نەکەوت بێت یان خۆی نەهێشت بێتەوە. ئەم خاڵە ئەم ڕوونکردنەوەیە تایبەتە بۆ ئەوانەی تەمەڵەیەکەن یان ئەوەتانی ئەیانەوێ خۆیان بۆ ساڵێکی تر بێڵنەوە بابەتێکە هێڵنەوە بەڵام دەرەجەکانیشان باشە. ئەو کاتە ئەم قوتابێ بەڕێزە ناتوانێت گەر خولی دووەمی تەواو نەکرد بێت ئەم حاڵەتە ئەژمار بکرێ بۆی واتە پێویستە لە هەموو بابەتەکان دەرچوو بێت ئەمجا ئەو خاڵە بۆی جێبەجێ ئەکرێت. خاڵی دووەم ئەژمارکردنی ڕێژەی پۆلی 10 و 11 بە شێوازێکی یەکخراو لە ئەرچی وەزارەتی پەروەردەدایە و هەر پێداچوونەوەیەک لەسەر کۆنمرەی ئامادەیی بەرەوڕی وەزارەتی پەروەردە دەکرێتەوە. ئەم خاڵە بۆ ئەو قوتابیانەیە کە زۆر زیرەک بوونە لە پۆلی 10 و 11 بە شێوازێک نمرەکانیان بەرزە. وەزارەتی پەروەردە بەرپرسە لە ئەژمارکردنی نمرەی پۆلی 10 و 11 بە شێوازێک کە ئەگەر ئیسفادەی هەبێت و نمرەی قوتابی بەرز بکاتەوە ئەوە بۆی ئەژمارەکرێت. ئەگەر نمرەکە کێشەی بۆ دروستکە و داببەزێت ئەو کاتە بۆی ئەژمار ناکرێت وە بوونی هەر کێشەیەکیش پەیوەستە بە وەزارەتی پەروەردەوە پەیوەندی بە وەزارەتی خوێندنی باڵاوە نییە. ئەلبەتە ئەم بابەتانە پۆلی 12 ئامادەیی کە تەواو ئەبێت لە بینی دوو وەزارەتە ئەمێنێتەوە هەر وەزارەتە و کۆمەڵێککاری خۆی هەیە. ئەو بابەتانەی پەیوەستن بە بابەتی نمرەوە لە لای وەزارەتی پەروەردەن بەڵام وەرگرتن و بەشەکان و کۆلێژەکان ئەکەوێتە سەر ئەستۆی وەزارەتی خوێندنی باڵا. خاڵی سێەم لیژنەیەکی تایبەت کە بە سەرۆکایەتی یاریدەدەری بەڕێوەری گشتی کاروباری هونەری لە بەڕێوەراتی گشتی پەروەردەی پارێزگاکان پێک دەهێنرێت. ئەو لیژنەیە فۆرم و بڕوانامەی دەرچوون وربین دەکات بەرپرسیارەتی ڕاستی دروستی زانیاریەکان لە ئەستۆی بەڕێوەراتی پەروەردە و بەڕێوەراتە گشتەکانی پەروەردەی پارێزگاکاندایە. ئەم خاڵە تایبەتە بە بڕوانامەکان. لیژنەیەکی تایبەت لە وەزارەتی پەروەردە هەموو بڕوانامەیەکی دەرچووی پۆلی 12 ئامادەیی وردبینی ئەکات
بۆ ئەوی دڵنیابێتەوە لە نمرەکانی و هەروەها لە ڕاستی دروستێکەی هەر کاتێکش کێشەیەک هەبێت ئەوە لە ئەستۆی بەڕێبەراتی پەروەردە و بەڕێبەراتی گشتەکانی پەروەردەی پارێزگاکانە بێت بۆ چارەسەرکردنی کێشەکەی. ئەلێرەیە خاڵێکی بچووک و کاوانەیەک وەرەگرین. ئەم وردبینیە بۆ چێیە؟ بۆ ئەو کەسانەیە کە فێڵ و کلاواتەکەن لە بڕوانامەکانیان نمرەکانیان دەستکاری ئەەکەن یاخود ئەسڵەن قوتابی پۆلی 12 ئامادەی نەبوونە بەڵام بەکارێک بە یارمەتیەک بە هاوکاری کەسێکی تر ئەم کارەیان کردووە. بۆیە ئەبێ هەمانە لە وڵاتانی تر کە گەڕاوەتەوە کوردستان وتێتی کە من بڕوانامەی 6 ئامادەیم هەیە یان با بڵێ پۆلی 12 هەیە ئەو کاتە پێویستە وردبینی لە بڕوانامەکان بکرێت بۆ ئەوەی دڵنیا ببینەوە و ساڵانەش ئەم حاڵەتانە ئەبینیت لە وەزارەتی خوێندنی باڵا لە وەزارەتی پەروەردە خەڵکانێکی زۆر خاوەنی بڕوانامەی تەزویرن کەشفەکرێن و ئەدرێن بە هەموو بەڕێبەرایەتەکان بۆ هیچ کاروبارێکیان بۆ ئەنجام نەدرێت. خاڵی چوارەم ئەو قوتابی خوێنکارەی کە دووبارە تاقیکردنەوەی باشترکردنی تێکڕا واتە تەحسین معدل دەکات مافی پێشکەشکردنی بۆ هیچ جۆرە سیستمێکی وەرگرتن زانکۆلاین پارالێل ئێوەران نابێت لە ساڵی داهاتوودا دوای چاکردنی تێکڕای نمرەکەی داواکاری وەرگرتن پێشکەش دەکات. مەبەستمان لەم خاڵە بریتە لە ئەوەی هەر قوتابی خوێنکارێک بیاوێت معدلەکەی باشتر بکات تەحسین معدل بکات ئەوە ناتوانێت هیچ داواکاریەک پێشکەش بە سیستمی زانکۆلاین پارالێل ئێواران بکات بەڵکو ئەبێت چاوەڕێ بکات تاوەکو باشترکردنی نمرەکەی تەواوەکات نمرەکەی وەرەگرێت تایە دەراچێت ئەمجا ئەتوانێت داواکاری پێشکەش بکات. بەڕێزە بۆ ئەوەی لە مەرجە گشتیەکانی وەرگرتن زیاتر شارەزا بن چاوەڕێی ڤیدۆکانی داهاتوومان بن چونکە ئەمە زنجیرەیەک ڤیدۆیە بۆ هەموو مەرجەکان و وردەکاریەکانی وەرگرتن. ئەگەر پرسیارێکتان هەبوو ئەوە بە کۆمنت بۆمان بنووسن تاوەکو وەڵامتان بدەینەوە. بۆ ئەوەی هەندەرمان بن سەبسکرایبی چەناڵەکەمان بکەن لایک و کۆمنتمان بۆ بنێرن تاوەکو خزمەتتانکەین پرسیارەکانتان وەڵام بدەینەوە. ئەگەر پێویستکات لە ڤیدیۆی تایبەتدا وردەکاری و پوختی وەڵامی پرسیارەکانمان بۆ ئێوە ئەبێت بە هیوای سەرکەوتن. ئەوە غەزەبە بەخوا من نەزانم کورە پانکەی پێکە سووتان